ئاویناواری زەڵم لە ئەورامان یەکێکە لە ناوچە فێنک و شێدارەکەی پارێزگای هەڵەبجە. بەوەی فێنکی و ساردی شوێنەکەەوە لە وەرزی ئاوین هەزاران کەس ڕووی لێ دەکەن و کاتەکانیان لە زەڵم بەسەر دەبن. وەڵی جەوێکی زۆر خۆشە، هیوادارم ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان هەمیشە بەردەوام بێ. لێرە لەم هاوینە هەوارە سەرجەم چین و توێژەکان بە یەکەوەیەکیان گردووە و زۆر خۆشحاڵن. سپاس بۆ خوای گەورە و هەوایەکی تەواو سازگار و خۆشە. کورە گەڕاشتومە وەڵای داواکانی تۆزە باشی بێت. جگە لە گەشتیاری ناوخۆیی هەزاران کەس لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕوو لە ئاویناوارەکە دەکەن، بە ناوچەیەکی دڵگیر و سروشتێکی ناوازە ناوی دەبن. والله سعر كل زينة ئێمە لە نرخ و خواردنەکانی ئێرە ڕازین. شوێنەکە و کەش و هەواقی زۆر دڵگیرە. خوای گەورە هەمووان پارێزراو بکات. ئێمە زۆر دڵخۆشین لێرە. خزمەتگوزاریەکان گونجاون. خوای گەورە ئەو کەسانە سەرکەوتوو بکات کە سەرپەرشتی ئەم سەیرانگە جوانە دەکەن. خەڵکی ناوچەکانی دیکەی عێراق و دەکەنە ئەم هاوینە هەوارانە بۆ دەربازبوون لە گەرمای ناوچەکانیان. ئێرە وەکو کەش و هەوا گۆڕینەکە بۆ عێراقیەکان. هەڵەبجە خاوەنی چەندی ناوچەی گەشتیاری واویناوارە، بەڵام پشتگوێخستنی و ناوچانە بۆ تا جێگەی نیگەرانی گەشتیاران. گرانی نرخ و نەبوونی چاودێری لایەنی پەیوەندیدار بووە تامایی ناڕزایی گەشتیاران بە شێوەیەکی گشتی. تا ئێستا بە شێوەیەکی دروست گەشت و گوزاری هەڵەبجە نەیتوانی و ئاماری گەشتیاران بۆ سنوورەکە تۆمار بکات. تەنیا بە پێی ئامارە نافەرمیەکان ساڵانە و لە بۆنەکاندا نزیکەی 30,000 گەشتیار سەردانی ئاویناوارەکانی پارێزگای هەڵەبجە دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هاویناواری زەڵم لە ئەورامان.